کاک محمود ئەو ناوچەی کە ئێستا بە دۆخێکی ناهەمواردا تێدەپەڕێ دۆخێکی ناسەقامگیر چ بەرەو پێی چوونێک هەیە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر سەرهەنوکەیەکان و ئەو ڕووناکە چۆن تێدەپەڕێن بەیەکەوە؟ دەبێ هەموو لایەکمان چ ئێمە چ ئەوان چ لایەنەکانی دیکەشەوە بزانین کە ئێستا ئەم قۆناغا هەستیارەی کە ناوچەکە و کوردستان پێدا تێدەپەڕێ پێویستی بە کۆمەڵێک شتێکە لەوانە لە پێشووتر ئەو پێویستیان ئەوەندە بە ضروری نەزانرابن، بەڵام ئێستا بڕاستی پێویستە و دەبێت هەوڵ بدەین ئەم قۆناغا بە شێوەیەک دەرباز بکەین کە کەمترین زیان بە هەرێمی کوردستان بگەێنێت. ئەم ڕووداوە کۆمەڵێک شتی تێدایە لە ناو هەناوی خۆیدا ئەم ڕووداوانەی کە ئێستا ڕوودەن ئەم شەڕ و پێکدادانەی کە هەیە، بەڵام دەبێ هوشیار بین کە زیانمان زۆر پێ نەگەێت.